سڵاوتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش. لە دوای هەشتی تەموزی ڕابردووە یەکێتی نیشتیمانی کوردستان بە دۆخێکی سیاسی تەواو ئاڵۆزدا تێدەپەڕێت. ئەو حیزبە ئێستا لە دۆخێکدایەکە کاریگەری لەسەر تەواوی هەرێمی کوردستان و تەنانەت بەشێک لە دەرەوەی هەرێمی کوردستان و وڵاتانی دیکەش دروست کردووە. دۆخی یەکێتی بە جۆرێکە کە کاردانەوەی لەسەر ئاستی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستان و عراقیش دروست کردووە بە دیاریکراوی ئەو کاتەی کە هاوسەرۆکی ئەو حیزبە بافڵ تاڵبانی هەردوو بەرپرسی دەستگای زانیاری و دژە تیرۆری حیزبەکەی گۆڕی. ئەوە کاردانەوەی تەواوی لەسەر ئاستی ناوخۆیی حیزبەکە لێکەوتەوە. ئەو کاتەی کە هاوسەرۆکی حیزبەکە ناچار کرا یاخود دوور خرایەوە جارێکی دیکە ئەو حیزبە پێینایە قۆناغێکی دیکەوە. ئێستا شرۆڤەکان لەبارەی داهاتووی ئەو حیزبە زۆرن، هەم لەسەر ئاستی ناوخۆی حیزبەکە هەم لەسەر ئاستی دەرەوەی حیزبەکە و هەرێمی کوردستان و عراقیش. من دەمەوێت بارودۆخی یەکێتی بۆ ئێستا و بۆ ئایندەی نزیک و دوور لەگەڵ میوانەکانم گفتوگۆ بکەم لەگەڵ هەریەک لە بەڕێزان دکتۆر عەبدوڕەحمان مەولود مامۆستای زانکۆ و چاودێری سیاسی کە بە سوپاسەوە لە کەنەداوە لەگەڵم دەبێت. دکتۆر سڵاوت لێبێ و کاتت باش. زۆر سپاس. سڵاو لە تۆش عەزیز. زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێز مەسعود عەبدولخالق شرۆڤەکاری سیاسی بە سوپاسەوە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. سڵاوت لێبێ کاک مەسعود ئەم کاتت باش. زۆر سپاس لە تەنات و لە کاک دکتۆریش. زۆر سپاس. لە دکتۆر عەبدوڕەحمانەوە دەست پێ یەکەم. دکتۆر لە دوای دروستبوونی و ئاڵۆزیانەی کە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بوو، خەڵک بەگشتی بۆ چوونێکی هەبوو، بەڕێستان لە دوای وتارتاندا بۆ چوونێکی تەواو جیاواز لە بۆ چوونەکانی دیکە هەبوو. پێتان وایە دۆخی یەکێتی ئێستا چۆنە و پێشبینی چی دەکرێت بۆ ئایندەی نزیک؟ سڵاو لە تۆ و سڵاو لە کاک مەسعودی بەڕێز و لە بینەرانی بەرنامەکەت. وڵا ئەوەی من دەیبینم وەزعی یەکێتی بە وەزعی کەتەی کەوتووە. مەسەلەن وەزعێکە ئاڵۆزە، چارەسەرکردنەکە هێندە ئاسان نییە، بەڵام ئەگەر لە ڕووی منطقەوە سیرکەی، یعنی بەپێی وەکو دەری مافماتیک بەپێی منطق بەپێی لۆژیک سێری بکەی، دوو بەڕێز تا دوێنێ لە لووتکەی هەرەمی ئەو حزبە سیاسەدا بوون. دیارە ئێستا بەرکەوتیان هەیە، ئیتر کە بەرکەوتیان هەبێ و دوانە ئەگەر نەتوانن بەیەکەوە ئیدارە بکەن ئەی چارچیە وانە یەک لە دەتوانن بەیەکەوە کار بکەن یانەوە دەبێت یەک و بەجیایەکدا بڕۆن. ینی وتارەکەی من لەسەر ئەو مەوزوعیدایە. ئەو بەڕێزانە کەسیان بەویت کە چۆن ناکە، مەسەڵەن کاک پاڤێڵ ببێت هەموو شتێک و کاک لاهور بچێتەوە ماڵێ، یان کاک لاهور ببێت هەموو شتێک و کاک پاڤێڵ بچێتەوە ماڵێ، یان بە هەردووشیان کار بکەن یانەوە دەبێتیان کار نەکەن. یان ترەکەی یعنی بە منطقی داینێ وەکو ماتماتیک سەیریکە دوو ڤاریبڵت هەیە، دوو متەغەیرەت هەیە، ئەی و بی، یان ئەی و بی تۆ لەگەر یەکترن یان بی بەتەنیا یان ئەی لەگەر یەکە یان دەبیەکە چامن. لەبەرەوەی هەر ناکەن بەیەکەوە من قناعەتم وایە ئیتر ینی باشتر وایە کاک لاهور بتوانێت حزبی سیاسی خۆ دروست بکاتن ئەگەر ممکنە و ئەگەر بکرێ وەگە بەڕێگەیەکی ئاشتیانە ئەو مشکلانە حل بکرێت. چکە تۆ سیرکە ینی منطق نییە کابراەک لە لووتکەی دەسەڵاتدا بێ شخصی یەکەم بی، یانی یەک لە دوو شخصەکانی یەکەم بی ڕۆژی دوودەم برێن بچۆ ماڵێ، یعنی ئەوە لە کەمپانیایکی سکۆڵەشەوە ڕوونادا، لە چێشخانەیەکیشەوە ڕوونادا تۆ بەکرێکارەکەت برێ بەیانی مێوە سەرکار، ینی حەق و حقوقی و قانونێ و التزامات هەیە وانە. ئەو کاتی خۆی سەدام حوسێن دوای بە ئەحمەد حەسەن بەکر کرد. عراقیش دەزانن دروستکردنی حیزبی نوێ وەک ئەوەی کە لە دوایین وتاردا باسی دەکەیت و پێشنیازی دەکەیت بۆ لاهور شێخ جەنگی هاوسەرۆکی یەکێتی، لە چیەوە سەرچاوی گوتۆ بۆچی پێت وایە دروستکردنی هێزێکی نوێ لەلایەن لاهور شێخ جەنگیەوە کێشەکان چارەسەر دەکات؟ من پێم وایە لاهور بەڕێز لاهور شێخ جەنگی ڕپرزێنت یاقوبرێک و نوێنەرایەتی ڕێئێکی سیاسی دەکەنە ناو یەکێتی. کۆمەلگای کوردستانیش پێویستی بە ڕێی جیاوازە، یعنی چەندە ئەو ڕێ جیاوازانە قەتیز بکرێتەوە کەم بکرێتەوە هێندە مشکلە بۆ کۆمەلگای کوردستان دروست دەبێت. لە کەس شاراوە نیە ئەو کێشەی کە لە ناو یەکێتیدایە کێشەیەکی سیاسیە، کێشەیەکیش نییە هەوڵ دوێنێ دروست ببێ
هەر لە خۆیەوە کاک پاوڵ هەرستا ببرێ بیانی ئەم کاک لاهور لا دەبم ئەو سابقەی هەبی دەبی پێشتر هەبی دەبی ینی لە ڕۆژێک دروست نەبووە بەڕای من شێشەکە سیاسیە کێشەکە زیاتر پەیوەندی بەوەیە بە مووقفی تورکیا سەبارەت بە کوردەکانی ڕۆژاو و ناوخۆی کوردستان یعنی ئەو مووقفی ناوی یەکێتی هەیە بە تایبەتی لاهور شێخ جەنگی جیاوازە لە باقی یەکێتی دەرگە سەبارەت بە ڕۆژاوا سەبارەت بە کوردەکانی تورکیا جا لەبەوەی ئەو ڕەنگە ببینێتەوە و دەنگە ببینێ یعنی وەکو بۆچون بزانم لەبارەی بوونی گومانێک لەوەی کە بەشێک لە چاودێرانی سیاسی و لەسەر ئاسی ناوخۆ حیزبەکەش بەشێک لە بۆچوونەکان پێیان وایە کە ئەمە دەستێکی دەرەوەی حیزبی یاخود دەرەوەی هەرێمی کوردستانی تێدایە بەڵام دواتر پێش ئەوەی ئەوە لێ بپرسم دەمەوێت بزانم بۆچی پێتان وایە دروستکردنی حیزبی نوێ کێشەکان چارەسەرەکە و پێتان وایە کە ئەم دوو شخصیەتە لە ناو حیزبێکە ئیتر جێگەیان نابێتەوە لە کاتێکە شخصیەتی تر هەبوو کەسایەتی سیاسی دیکە هەبوون هەر لە ناو یەکێتی جیابوونەوە بە نمونە بە دیاریکراوی مەبەستم بزوتنەوەی گۆڕانە ئێستا پێکەوە هاوپەیمانن و لە چوارچەوەی هاوپەیمانێتێکە کارەکەن کاک ئەو کارە کاتێک ڕوویدا کە نەوشێروان مستەفا حزبی خۆی پێکێنە ئەو کاتوانیان هاوکاری بکەن یعنی ئەو کاتێک کاک نەوشێروان لە ناوێچێتی بوو هەوڵی زۆریدا لە ناوێچێتی ببینێتەوە بە بەردەوام ئەنواع شێش و مەشاکلیان بۆ دەست دەکرد لێن دەگەڕن هیچ کارێکی بچێتە پێش کاتێک کە مەوزوعەکە بوو بە مەوزوعێکی جددی و بە فعلی بوو بە حزبی سیاسی و توانی کورسی بینی و نیشانی یەکێتیەکانیدا ئەو برادرانی کەما بوونەوە ئەو کاتە بە ناچاری ئیتر دەبێن بێن حەلێک بدۆزنەوە ئێستا ئەگەر ئەو برادرە ئەروە بە سووک و سانای بچێتەوە ماڵی لێ دانیشێ وەڵا حسابی هیچ شتێکی بۆ ناکرێتن وانە یعنی لە سیاسەت داوایە لە دنیای سیاست داوای بەڵام ئەگە تۆ زەمن بۆ مهم نییە داخەو حزب دروست دەکەیان دروست ناکەندا ئەوەندەی من بۆ میمە وەزعی وەک ئەوەی کە بەڕێزت پێشنیازی بۆکەی هێزێکی نوێ حزبێکی نوێ لە دەرەوەی یەکێتی دروستکە لە ماوەیەکی دیاریکراودا دەتوانێت جارێکی ترپێکەوە لەگەڵ یەکێتی کۆ ببنەوە و کاری هاوبەش بکەن ئەو ئەگەرە باشترە دەکرێت ئەگەر بتوان لەگە گۆڕان بکە مەسان یەکێتی لەگە پارتی کار دەکەن لەگە حزب ئیسلامیەکان کار دەکەن لەگە گۆڕان کار دەکەن دەتوانێت لەگەڵوانیش کار بکە خۆ نهایەتی دنیای نیە دەزانین چۆنە منطقی کێ لە کوردستان ئەگە حزبێکی سیاسی دروست بوو پیان وابی نهایەتی دنیایە لە نهایەتی دنیایە و یعنی ئەو گۆڕان دروست بوو گۆڕان کورسیشی هێنا و نە زیاتر لە یەکێتی و نە دنیا شتێک چوو نە سلێمانی شتێک توی وەزعیش دروست نەبوو ئەو ئێستا بەیەکەوە شاوکاری دەکەن دەگە خلافاتی نێوان یەکێتی و پارتی زۆر قوڵش بۆ لە سەردەمانێکدا ئێستا هاوکاری یەکتر دەکەن بەیەکەوە لە پەرلەمانە لە حکومەت یعنی نهایەتی دنیای نییە ئەگە حزبێکی سیاسی دروست بی ئەمە نیگەرانم بەوەی ئەگەر بێت و ئەو برادەرە هەروە بڕەوانەی ماڵەوە بکرێتەوە ئەو ڕێیە جیاوازەی لە کوردستاندا هەیە کە لە خزمەتی خەڵکی کوردستاندا هەیە مانەوەی ئەو جیاوازانە گرنگە ئەوە لەبار بچێت بۆیە تەنها حەلێک ئەگەر کاک لاهور بەجددی بێ بەرامبەر بە مەوزوعەکانی خۆی و بە جیاوازیەکانی لەگەر باقی یەکێتی تەنها حەل لە بەردەمی ئەوەی حزبێکی سیاسی نوێ دروست بکە لە ڕێگای حزب سیاسی و دەی سەڵمێنێ چەندە دەرسەدی خەڵکی کوردستان لەگەریەتی ئەو کاتە برادەرەکان کەش بە ناچاریان هاوکاری دەکەن یان دژایەتێتە سەر دەکەن کە پێم وانێ بیکەن چکە لە مەسلحەتیاندا نابیتن ئەو کات زۆر باشە دەچمە لای کاک مەسعود جارێکتر سڵاوت لێبێ کاک مەسعود ئەمەی بۆ چوونی بزانم لەبارەی دۆخی یەکێتی بەگشتی ئێستا دۆخی یەکێتی چۆن دەبینیت بە ناوی خۆی گەورە و میهرەبان خۆی یەکێتی لە ئەسڵدا یان زۆر جار بەو هەوراز و نشێوەدا ڕۆیشتیە زۆر جار ئینشقاقی تێکەوتووە باڵباڵانەی تێدا بووە بەڵام ئەو یەکەم جارە من گوێم لە هەندێک پێشهاتی نوێ دەبی بۆ نمونە لایەکیان هاوسەرۆکەچیان دەرێ ئەمێن دەبی ڕئیس بم ئەنی پێشتری لە زمانی ئیمارەتەکان تا مشکلەکانی 66 لەناو حرەکەی کوردیەوە تا دەگاتە ئەو دواییەش ڕاستە لەسەر زەعامەت بووە لەسەر دەسەڵات بووە بەڵام کەس جورئەتیەوەی نەکردیە برێ ئەمێن دەبی ڕئیس بن ئێستا لەو کێشەی باشترا ئەوەی پێوە دیارە لە کاتێک لە کۆنگرەش دەنجی یەکەمی نینایە یعنی لەوەی کە ئایا حیزب کام لا حیزب دروستکەن ینی پرسیارەکە شەرنیان ڕوو لە کاک لاهوریان کاک بافێڵبی کامیان ئەقەلیەتن کامیان لە ناو یەکێتی حەقوی ئەویتر ئەنی پێی بگوترێ حیزب دروستکە لە بۆ ئێمە لە ناو عائلە ینی پەیوەندێکمان بە عائلەی ماری مام جەلال و ئەوە نێوان یەک عائلە نە ئامۆزانە ئەمە حتا پەیوەندیمان بە یەکێتی نیشتیمانیش نیە ئەمە کەسمان یەکێتی نیشتیمانی نین کاتە ئێمە تەماشای هەڵوێز دەکەین لە بۆ ئێمە کاک بافیل و کاک لاهور بە یەک مەسافەیە کامیان هەست دەکەی کە غەدر دەکە یان دەستێکە یان وەساتەڕەت دەکاتەوە اعتیادیا هەموو ئینسانێکی عاقل و منطقی ڕەتفعلی بەرامبەر پەیدا دەبی ئێستاما
زۆر بەوردی چاودێری ئەو ڕووداوانەمان کردەمان بێدەنگ بەڵام ئێستا هەست دەکەی ئەو کێشەیەکی ناوێچێتی نییە کێشەیەکە و دکتۆر و جەنابیشتان باستان کرد لە دەرەوە ڕاهاتووە یعنی ئەو وەکوبرێ ئەوی ناوی لێ دەنێن پیلان کۆدەتا ئەو ناوانە ڕەنگە ئەوە تایبەت بیبوان بەڵام بۆ ئێمە بۆچوونی بەڕێز بزانم لەسەرەوەی کە گومان هەیە لەسەر ئەوەی کە ئەمە دەستێکی دەرەکی بێەوە بەشێک لە کێشەکەی ناویەکێتی لایەنی دووەمی کێشەکە کە لاهور شێخ جەنگیە نەی شاردۆتەلەوەی کە ئەمە پلانێکە وەک خۆی دەڵێت و دەستێکە لە دەرەوەی یەکێتی دنەی ئەم بابەتە یاوە و ئەمە وەکو پلانێکی گەورە دژی یەکێتی دەبینێ بۆچوونی بەڕێستان چۆنە پێچان وایە ئەمە پلانێک بێ لە دەرەوەی هەرێمی کوردستانیان لە دەرەوەی یەکێتی پلانی بۆ داڕێژابێت نەخۆی ئاشکرایە ینی ئەم دەرێم ڕۆیتەریس قسەی لەگەرم کرد ئەم گوتن پیلان نییە هەر ئاشکرایە ینی قرار لە شوێنە دەرچووە خۆی ئەوە گرگە دەباری سەرۆکی هەرێم یعنی چۆن ئێستا خەڵکە حیزب چووە مامۆستایانی ئاینی چوینە خەڵک چوینە نێو بژی ئیشەکی زۆر جوانیان کرد ئێستا دەباری سەرۆکی هەرێم ئەو ئیشەی بکردا بایە نە قرارەکی دەربکردا بایە لە ساڵ حیلایەک و ئێستاش بێدەنگە بەمەعنا پێلانیە ئاشکرا دیارە چێ لە پشت ئەو مشکیلانەیە حیزبی منافیسی خۆیان هەیە برایانی پارتی دیموکراتی کوردستان دەستیان لەو ماوزوعیدایە یعنی ئاشکرایە ئەمە هیچ بەڵگەم نییە بەڵام بەڵگەم ئەوەیە کە قرارەکە لەوێ دەرچووە ئەوەی تەنفیزی دەکات چییە ئامرازەکان چییە ئەوە لەسەر ئاستی ناوەخۆی کوردستان لەسەر ئاستی ئیقلیمی ئاشکرا دیارە تورکیا ئەولایەنە ینی لەناو ینی دەویست یەکێتی نیشتمانیش بێتە مەیدانێ و بێتە شەڕی پاکەکە و قەندیل شەڕی قەندیل بکە پێشتر چێمانیع بۆ خۆ ئەوانە دیارن ئەو مۆزوعانە دێتان وایە لە دوای ئەوە یەکێتی ڕازی دەبێت بۆ خۆ 4 ڕۆژ لەوە 5 ڕۆژ لەوە پێش تورکیا دەستی پێکرد تقریبان معلوماتەکەی دقیق نەبوو وای زانی بوو یەکێتی نیشتمانیش بەشدار دەکا بەڵام یەکێتی نیشتمانی لەو دەمەی دیارە ئامادە نییە بەڵام پایزێ تورکیا ئەوە ڕای تورکیا پێی وایە ئەو ڕێکەوت ئەو گۆڕانکاریە نوێیە جارشکە یەکێتی و پارتی دێختەوە قۆناغی ڕێکەوتنە استراتیجیەکە و جەنابی کاک مەسعودی دەبتە مەرجعی هەردوولایەن و هەردوولا شەڕی پاکەکەی لە بۆ دەکەن و وە قەندیل و کۆتایی بە تیرۆر دێ لە کوردستان وەکو ئەدەبیاتی تورکیا وادڕێ بەڵام کێشەکە ئەوەیە ینی ئەمە هەموو لایەکمان لە چ دەترسین لەوەی دەترسین تورکیا لە بەرچی 2023 دانایە کشانەوەی ئەمریکا لەو دەمەی بە تایبەتی ئێستا ئەوڕۆ ئاشکرا بوو کە لە حەریر دەکشێتەوە و هێزەکانی ئەمریکا دەباتەوە کوێ ینی کاتە ئەمریکا لە کورد تووڕە بووە ینی ڕاستیەکە ئەمە 3-4 خاڵ هەیە حەزەکەم ئەوانە ئەگەر بە پەرتەوازەی دەردەکەی بەڵام تەرابوتەکی زۆری بێکۆیە لە دوای ریفراندۆم لە دوای هەموو راپۆرتە نێودەوڵەتی خراپی لەسەر دەسەڵاتی کوردی دێ لە دوایەوەی دێکە حەولێکی زۆری لە هێزی پێشمەرگەی خا ئیدارەی جوان لە کوردستان دروستکە ڕێک نەکەوتن لە دوای ئەو کەیسی جیراوەکانی باتێن زۆر کەیسی تریشەیە بەڕاستی ئەمریکا وەکوبرێ بێئومێد بوو لە هەرێمی کوردستان کشانەوەکەی مانایەکی زۆر مەترسیداری هەیە و تورکیا حسابی لە بۆ کشانەوەی کردیا تورکیا حسابی زۆر دەکرد ینی ڕیشوەی دەدا ترامپ لە بۆ ئەوەی لە کوردستانی سووریا بکشێتەوە بە هەمان شێوە لە بۆ کوردستانی سووریا لەبەرەوەی دەزانیە ئەگە ئەمریکا بکشێتەوە تورکیا دەتوانی هەرێمی کوردستانی شتێک بدا پاکەش لە ناو ببە و ئەوەی دەیەوێت لە قەندیل پرۆژەکەی قەندیلی گرنگە حەزەکەمەوەی لەسەر بوەستێدا بەڵێ پێتان وایە بابەتەکە پاکێجێکی ناوخۆیی نیە و چۆتە دەرەوەی هەرێمی کوردستان و کاریگەریەکانیشی دوورمەودا دەبن بەتاکید زۆر ئاڵۆزا ئامانجە استراتیجیەکان ئێمە دەیبینین دیارە ئەمە لەبەرچی زۆر حەز دەکەین ئەو کێشەیە چارەسەر بێ ئەو دووبرایە لەگەیەک پێک بینەوە لەبەر ئەوەی سەرکەوتنی تێدانە ئەگە کاک بافێر سەرکەوت هەر شکستە ئەگە کاک لاهور سەرکەوت هەر شکستە شکستی نەک هەر یەکێتی نیشتمانی ئێستا تقریبان ڕۆی فاتحی لە بۆ بخینە ئەمە نارێمی بە یەکجاری بەڵام بەتاکید دەنج یەکجار زۆر کەم بۆ بەڵام هەرێمی کوردستانیش مەحەڕەشەی توندی لەسەر دەکەن بەڵێ پێچەوانەی بۆ چوونەکەی تۆ بافڵ تاڵەبانی وەکو هاوسەرۆکی یەکێتی پێی وایە کە ئەمە نەکشکست نییە بەڵکو بە پێچەوانەوە سەرکەوتنێکی گەورەیەک خۆی دەڵێت بۆ یەکێتی و چاکسازی دەکەن لە ناو حیزبەکەدا والله جا ئەو قسانەمان دیتێ لە معەمەر قەزافی لە حسنی مبارەک لە عەلی ساڵح لە سەدام حوسێن نازم دەچێ بەو شێوە قسەی دەکا ئەو لە بۆ خۆی دەرێت چاکسایە من
جێم لە عێراق دەبوو ئەو هەموو شکستەی هێنابوو دەیگوت ئێمە 29 ساڵە سەر دەکەین ئەو جارە بینای عێراقێک دەکەین نازانم عێراقی قادسیی کاکە ئەو قسانە تێمەوە لە پێش چاومانە دەبینین چ دەگوزارێ بە ئاوڕەکی لە تەنیشتەکانی خۆی بداتەوە ئاوڕەکی لە ناو جەماوەری یەکێتی بداتەوە ئاوڕێک لە تورکیا بداتەوە ئاوڕێک لە گۆڕانکاریەکانی شەرق ئەوسەط و جیهان بداتەوە ئەو کاتێ ما قسانی دیوەردەگرێم پێم وانییە ئەو جوملانە ئەسڵەن جوملەی مفیدە بن ئەگەوەی گوتیوم بەخۆم جێم لە قسەکانی نەبووە بەڵام ئەگەوای گوتوی ئەسڵەن جوملەی مفیدەش نییە. زۆر باشە ئێستا بە گشتی دوودڵی و قەلەقی و دڕدۆنگیەک لە ناو بەشێکی زۆر لە خەڵکی هەرێمی کوردستان و بە تایبەت لە ناو لایەنگران و دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە دروست بووە. پێتان وایە لە ئایندەی نزیکدا هیچ گۆڕانکاریەکی نوێ شتێکی دیکە لەنا ئەو حیزبە و کاریگەری لەسەر هەرێمی کوردستان ڕووبدات؟ ئەم پێم وانییە وەکوبرەی ئینشقاق هەبی یان وەکوبرەی دووبەرەشی نەخێت ئیجماعە خەڵکی کوردستان نیگەرانە ینی ئەوە اختلاف نییە جەماوەری یەکێتی و جەماوەری دەرەوەی یەکێتیش ئیجماعەن متفقن إلا ئەوانەی کە مەسلحەتەیان هەیە یان حزبی منافیسن یان یعنی ئەهل بە جۆرێک لە جۆر ئەم نازانم ئەو قسە و گفتگویم دیفاع نەبی لە لایەکیان ڕەنگە لایەکیان گەندەڵی وەکو گەندەڵی کریان نەیکرێ ئەو محکەمە هەیە و گفتگۆ هەیە بە ساغیکەنەوە من زۆر بە معلوماتی دقیقمان لەسا هەردووچیان نییە ئەمە ڕوانگەکە زۆر بەفراوانتر تەمەشای دەکەین تەمەشای گۆڕانکاریەکانی شەرق ئەوسەط و کوردستان تایدا و دەوری تورکیا و ئەو هەڕەشانی 2023 لەبارەی لۆزان و میساقی میلی و سیبەر و ویلایەتی مووسڵ و یعنی ئەوانە ئەو قوواتی تورکیا ئێستا لە چێ چ دەکە تەرحەکانی تورکیا لە بۆ عێراق لە بۆ ئێران ئەمە ئەوانە دەبینیت لە مەترسیمان لێ بۆیە ئیجماعەکەیە لە کوردستان بەڵێ مەترسی هەیە لەسەر ئەو کێشەیە ئەمە تێدەگەین معنای چیە یعنی حتا گەر ئێستا ئەو دۆخی کە هەیە کاک لاهور بەرامبەر کاک بەفێلی بکرێ ئێستامان لای کاک بافێلی دەبی بێەوەی بیناسی بە هەمان شێوە ئێستا کە ئەو دۆخە و ئەو وەکوبرێ حڕەشە و ئەو ئەگەر ناوی لێ بنین پیلان لەسەر کاک لاهوری هەبی عینەن ئێمە دەزانین کەوە لەسەر کوردستانە بۆیە لای ئەولا دەگرین بە معنەوەنی لای شخصە کوردان کرد ئەسڵان تعارفەکی زۆر باشمان لەگە هیچ کام لایەکیان بەو شێوی نییە وەکو دەگەڕێنەوە دەمەوێت بۆ لای دکتۆر عەبدوڕەحمان دکتۆر بۆ چوونێکەیە باز دەوە دەکات یاخود پێشنیازی ئەوە دەکرێت بۆ چوونە دەرەوەی لاهور شێخجەنگی بۆ دەرەوەی کوردستان و دەرەوەی عێراق پێتان وایە لە ئەگەری جێبەجێبوونی بۆ چوونێکات پێشنیازێکی لەم جۆرەیە لە ئەگەری چوونە دەرەوەی لاهور شێخجەنگی دەتوانێت جارێکی دیکە فرسەتێکی دیکە دروست بکاتەوە بۆ خۆی بۆی جارێکی دیکە و بە شێوازی دیکە بێتەوە ناو گۆڕەپانی سیاسی بە لە سەرەتا پێش وەڵامی پرسیارە بدەمەوە لە قسەکانی کاک مەسعود خالق زۆر دروست زۆر شتی بوت ینی بەڕاستی نیە ینی نیگەرانی ئێمە ڕەبتی بەوەی نییە کامە تەرەف لایەنگری بکەی لە تەرەفێک نیگەرانی ئێمە لە هەلومەرجی کوردستان چی بەسەردێ ینی ئەو وەزع بە عمومدا لە خزمەتی خەڵکی کوردستاندا نیە لە ناو خۆی کوردستاندا ینی مەودای ئازادی و بیرکردنەوە و سیاست و ئەوانە تەسک دەکاتەوە هەم لە مەودای جیهانیشدا کوردستان پاش دەخا دەگەی خەڵکی دنیای ئەوە ئیسپادەیان کردووە لەو مشکلانەی کە کۆرۆنا دروستی کردوێتەوە هەموو ژێرخانی خوان ڕێک دەخەن ناوماڵی خوان ڕێک دەخەنەوە لەبەوەی خەڵک ناچێتە دەرێ وەکو جارە ناچێتە بازار جادە و بانیان چا دەکەن ژێرخانیان چاک دەکەن سوزانم پێداچوونەوەی گشتی بە سیستەمی خۆیان دەکەن ئێمە سەرقاڵی چین یعنی خەڵک لە دنیای باسیەوە CD دایمنشن هەیە و ئارتفیشەل ئینتەلیجەنس هەیە و زام علمی جینۆتیک هەیە و ئێمەش تازە بە تازە خەڵکی ناخۆین شێ دەبێتە کۆسەرۆکە و شێ سەرۆک نییە یعنی بە عمومدا کوردستان دەیە هەنگاو دەنێتە دواوە لە کاتێکدا ممکن بچێتە پێش لە ناو خۆش ئەگەرەوە بۆ بچێتە سەرێ وەزع بەڕاستی سەردەمی سەدام حوسێنت دێتەوە کەس ناوەری فزەی لێ بێنە لە مەکتب سیاسی لە عسکەری هیچ مەسئولێک وەکوەوەی کشمەلیشی لێ دەکاتن و تەواوە ینی فەزای ئازادی لە کوردستان دەبارە تەسکتر دەبێتەوە بێزگەلەوەی گەوکو باششم کرد لە سەر تاسەری دنیای چه زەرێک دەکەین چەندە پاش دەکەوین لە ڕووی پێشکەوتن و دروستکردنی ژێرخانی خۆمان لە هەموو مەجالەکاندا جاگە بگەڕمەوە سەر پرسیارەکەشت وەڵڵا ئەگە بچێتە دەرێ هەروە بچی لێی دانیشی قەت ناگەڕێتەوە ناو سیاست ئەو بە معلوم بێ یعنی لە سیاست فرسەت هەیە تۆ فرسەتانە لە دەستدا تەواو بووی یعنی جارێکی کە بچێتە ئەوروپا و لە ئەوروپا دانیشی خەریکی کاسبی و ژان و گوزەرانی خۆی دوایە بێتەوە دەزانین چۆنە یعنی ممکنە بەڵام بەو ئاسانیە نییە یعنی ئەگە تۆ سەیری برادرانی حزبی دیموکراتکە دوای شۆڕشی ئەیلول
ئەوانە چوون لە دەرەوەی کوردستاندا بوون بەڵام فرسەتێکی مێژووی هاتە پێشەوە لەبەر قاعدەیەکی جەماوەریانە بوو تاریخێکە بوو مێژوویەکە بوو جارێش هاتنەوە سەر ساحی سیاسی ممکنە ئەو شتانە یعنی هیچ شتێک نییە بری وەڵە 100% بە مطلقی قسە بکەیت بەڵام لە حالی حاضردا لەبەر ئەوەی جیاوازیەکانی جیاوازیەکی جەوهری نین یعنی مەسەلەن بڵێ ئەو کاتێک کە برن ماڵی بارزاری کە چوونە دەرەوەی کوردستان و دوای شۆڕشی ئەیلول و ئەوانە خۆشەویستێکی زۆر گەورە بوو بۆ مۆزوعە و قەزەی کورد قەزەیەکی گەورەی و کوردایەتی قەزەیەکی گەورەی لە فرسەتێکا دێتە پێش و دێنەوە سەرکار ئەوەی بەڵام ئەوەی ئێستا ئەو جیاوازە قوڵە نییە کە کاک لە هەول بچێت و لە ئەوروپا دانیشت و 5 ساڵ کە جارش کە بە قیتاری بینەوە وەڵە سیاست دەکات ئەوە بە قەناعەتی من ئەوانیە ئێستا دەبێ خۆی ساغ کاتەوە بەلایەک بەلایەنەکان یان حزبێکی سیاسی پێکدەن یان نەچی لە ماڵێدا دانیشت و خەر سیاست ناکات یان هەر ئەوەیە جا ئەمێن هەرچی قرارێک دەداتن نیگەرانێکی ئەوتۆم نییە بەڕاستی نیگەرانێک ڕئیسەکەی من لەسەرەوەیدایە ئەگەر ئەو جۆرە کارانە بچێتە سەرێ پێشتر وتمە من ئەو کارە لە کاری هین دەچێت کاتی خۆی سەدام حوسێن چوون پاڵی بە ئەحمەد حەسەن بەکردوەنە و خەڵکی هەموو عێراقیش و هەموو خەڵکی کوردستانی شارەزان کاتێک کە کەسێک بەو شێوە دێتە سەرکار نەتیجەکەی چ دەبیت یعنی هیچ کەسێک لە سەردەمی سەدام حوسێنە خۆ نەدەوێت فەزەیەک بکە لە هەر مەنسەبێک دابی لە ناو یەکێتی وای لێ دێ دەبی هەرچی مەنسەبی عسکەریە سیاسیە حکومی هەر کاتێک بیوت ئەو برادرکە کەشمەرێکی لێ بکەن ئەم هەموو ترسا لە ئایندەی هەرێمی کوردستان و یەکێتی لەکوێوە سەرچاوە دەگرێت بۆچی بەم شێوەیە مامەڵە لەگەڵ ئەو کەیسەیە دەکەی بۆچی پێتان وایە هەرێمی کوردستان دەچێتە قۆناغێکی ئەوەندە مەترسیدارەوە کاکن باسم لەوەی کرد یعنی وتم ئەو جۆرە کارکردن ئەو جۆرە ڕفتارانە کە تۆ کەسێکت لە لووتکەی دەسەڵاتی خۆتە بیانی دەینێری وەمارێ بەو جۆرە و بەوینا دەچێت سەرماڵی و دەستگای عسکەری کۆ دەکەی و لە چه شوێنی دنیا ڕوودەداوانە یعنی حتا تۆ کەمپانێکی چکۆڵەتە بێ یعنی کاک قابیل و ببوورە کاک پاڤێل و کاک قوبار لە دەرە ئیشیان کردووە ئەوانە لە خارج گەورە بووینە ئەوانەگە لە کەمپانێک ڕۆژێک ئیشیان کرد بێ ڕۆژی دواتر بۆسەکەیان سەرکارەکان گوتی بڕۆمێنەوە ماڵێ ئەو هەنیە يعني أصوله قوانين حزبي شيكاغا حزبش هني مؤسساتي هي دزغاي ليكولينوي ولا بسينوي قاعد دزغاي قضائيه لكردستان اتوان هم بايمال كيو بري هيچ حسابوش تكناكم تو بسول مال دانشي بياني دو بياني بس يعني همو كسي كورنا ويشيتيا ود صلاتي بدستا يعني سلطي بدستا يعني شنو بدستا دبي صور بزاني بياني دو بياني بافل دينيرتو مال اگبيويت ببي هيشتك اگر او بتواني لاهوش زنجي كم عموزاتي هم شخصيه كميتي هم دغو مسبراين او هابينيرتو مالي اند مال بندغو نانريتو مسؤول مال بندغ وزيرك امدير عامك فلان كسر نانريتو مال باسي دەسەڵاتی قەزاییت کرد لە هەرێمی کوردستان دەسەڵاتی قەزایی هەیە پێتان وایە دادگاکان دەتوانن تا چەند ڕۆڵێکی باش بگێڕن لەم کەیسەیە بە تایبەت هەردوو لە ئێستاە ئەوەی کە بە فەرمی لێدوانیانەوە پەنیان بردووەتە بەردادگا لەبارەی ئەو تۆمەتانی کە ئاراستی یەکتریان کردووە دەزانین چۆن کاگرا بە پێش وەزعەکەی نەکەوی ئەچەندە قەزای کوردستان پرسیاری زۆری لەسەرە یعنی بەڕاستی کە ئەوەی کە قەزایەک بێ و بە ڕێی ئازاد و قازیەکان هەموو سەر بەخۆ بن و استقلال ئەوە جێی پرسیارێکی گەورەیە جێی مۆزوعێکی گەورەیە بەڕاستی بەراورد ناکرێت بە هیچ وڵاتێکی گەشە کردو لە ئاستی دنیادا بەڵام سەرڕایەوەش هێشتا باشتر لەوەی ببێتە چۆ چەک ببێ سەر یەکەچیت کە وانە چ خەڵک کۆ بکەوێ هێزی چەکدار کۆ بکەوە و بچێت سەر ماڵک ئەوە ڕێگای قەزایی هەیە ئەگەر دلیل تێفەرمو دەلیلەکانت بینە و قسە و باسەکانی خۆت بکە و بزانیت چۆن دەبێتن وانە دوای من شتێک بڵێم لە کوردستاندا نەکرد لە کوردستاندا لە وڵاتانی ئەوانەی پێدان گەشە سندوو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوانەی لە قۆناغی گەشەکردندان یەک تەبیعەت هەیە هەر کاتێک جیابوونەوە ڕوودەدا مەوزوعی جیابوونەوە خلافی سیاسی ڕوودەداتن یەکسەر تاوانبار دەکرێت یان بە دزی و جەردەی یان بە خیانەت یان بە مەسایل ئەخلاقی لە کاتێکدا ئەو مەسایلن مەسایلی سیاسی جەوهرین و لەسەر باسەکە قسە بگرێتن یان ئێستا تیرۆریستیش پەیدا بووە یعنی ئەو مەوزوع گەورەی تورکیا هەیە چەندین میلیۆنە ئەوە لە بدایەتی دروستبوونی دەوڵەتی تورکیا تا ئێستا کە کورد بەشێکی پێکەنی ڕئیسی ئەو وڵاتەیە کەچی لە باتی بین مشکلەکانی خۆیان حەلکەن 24 ساعت ئێمە بە تیرۆریست ناو دەبن بەنواع و جەرایم و مەشاکلمان بۆ دێنن ئێستا بەداخەوە وە لای مەش وایە لە هەموو شوێنێک وایە جا ئەمێن قناعەتم وایە زۆر کزە بەوەی کە دادگا و مەسائلانێک لا کاتۆ بەڵام هەر باشتر لەوەی ببێتە شەڕ و ببێتە مەسائلی گەورەتر ینی بەڕاستی بیری لێ بکرێەوە هیچ حەلێک نیە ینی حەل چیە گەرەوانە نەتوانین بێکەوە ئیدارە بکەن ئامادەن هەردووچان واز بێنن شخصی سێم بچێتن بیکە ئەوەش حەلە چیتکەیە یانێگە بڵێن کاکە پاڤڵ تۆ بچۆ قابل بەیەکەوە کەسێک بینن ڕیسپێک بێ لەناو حزبەکەیان کەسێکی بەتەمەنتر بێت تاکو و کۆنگرەیەک دەبەستن کۆبوونەوەیەک دەبەستن قرارێک دەدەن بەڵام ئەوە ئێستا دەردەکەوێت هیچ نییە لەبارەکە
پێشنیازێکی لەو جۆرەیان بۆ بکەیت؟ من يعني خۆشحاڵم ما بکەن، يعني لە هەموو حزبێکی سیاسی مەسەن دەبینی زۆر جار لەناو لە ئەوروپاش لە شوێنی کەش کە دەبینی مشکلێک دروست دەبێت لەناو حزبی سیاسی بەیەک ناگەن یاخود سەرۆکێک دەمرێ کاکە بە سوودفە دەمرێ بە حادسەی سیاری تێک دەچێت پێدرێن تمپرری سولوشن تمپرری موقتەکە چییە؟ کەسێک دەینن بەس بەتەمەندترین کەسی کۆمەڵ ناو حزبەکەیان بی کە ڕێزی لێ بژیرێ احترامی بژیرێ و لای هەمانەوە ڕسپێکت بکرێ بە موقت دایدەنێن تاکو کۆنگرەیەک دەبەستێ شتێک دەبەستێ کەسێکی نوێ دادنێ بەڵام ئامادە نەوەش بکەن یعنی بەو تەسەڕوفاتانەی کە ئێستا کە دەیبینم ئەو برادرانە یعنی بڕیاریان داوە بڕیارەکە تەنانەت خۆشیان نییە من پێم وایە ئەو برادرانە قوبات و پاڤڵ بەتەنها بڕیاری خۆیان نییەوە من پێم وایە پارتی زەختێکی زۆری لەسەر کردوون بۆ ئەو نووزەیە کە لە کوردستان بە تایبەتی لە سلێمانی ئەو منطقەیە هەیە بە ڕێیەکی جیاوازیان هەیە لەوەی کە تورکیا هەیەی سەبەرابەر بە کێشەی کورد هەم لە تورکیا و هەم لە ڕۆژئاوا و هەم لە باکووری کوردستان ئەو نووزە بە تەواوی یەکلاکەنەوە وەکو کاک مەسعودیش باسی کرد وتی دەیانەوێت کوردستان بیکەن بە یەک دەنگ ئەو دەنگەیش پرۆ تورکیا بیتن و تورکیا بە ئاراجوی خۆی تەراتێن بکاتن لە کوردستاندا. زۆر باشە حتمما دەگەڕێمەوە لا دەچمەوە لای کاک مەسعود. کاک مەسعود لایەنێکی کێشەکە کە بافڵ تاڵەبانیە پێی وایە کە ئەمە چاکسازی و پاکسازیە و یەکێتی وەک خۆی دەڵێت ئێستا چووەتە سەر ڕێگە ڕاستەکە هاوکات لە بەرامبەردا لاهور شێخ جەنگی پێی وایە ئەمە تەصفیه حسابی حیزبیە و دژایەتیکردنی هەموو ئەو کادر و ئەندام و لایەنگرانە یەکێتیە کە پێشتر لەسەر باڵی لاهور شێخ جەنگی حساب دەکران ئێوە پێتان وایە چۆناوە؟ خۆی قسەکە جوانە یعنی ئەگەر چاکسازی بی تەرتیبات هەیە ینی ناو یەکێتیش لێژنەی نەزا هەیە راپۆرتی کۆنگرەکانیان هەیە وازح دیارە یعنی ئەگەر چاکسازیە با دەست پێ بکەن مەسەلەن چەندین کۆمپانیای ترێت چەندین ئیمپراتۆریەتی ترێت وەک شتەی تر هەر خۆیان ئەمجێم لە خۆیان بۆ درن ئەمجێم لە کاک باخێلجی بۆ باسی پرۆپارتی کردیان ئێتو باشە ئەندام مەکتەب سیاسی پرۆپارتی ئێجارە لەوان دەست پێ بکەن بانەوەتی کاک لاهوریش بێ بانەوەتی خۆشی بێ بۆ نمونە ئەگەر ڕاستی و چاکسازیە بۆ دەبابی کاک لاهوریش پێشنیاری ئەوی بکە لە پەیامەکەی بەس نەیکرد با داوای مەحکەمەیەکی بکەن لە بۆ هەموو گەندەڵکارانی کوردستان چونکە الحەمدلله سەرکردایەتی کورد هەمووی لە گەندەڵی ئاراوە تەقریبەن هەمووی یعنی نارێم ئیلا کەمێکی نەبی کەواتە با دادگایەکی ڕاستەقینە ئەمە ڕاستە تازە باسیەوەش کرا کە دەسەڵات سێم زۆر زەعیفە لە کوردستان چێ یەقەی چێ دەگە یەقەی مامۆستای ئاینی گرتیا یەقەی ڕۆژنامە نووسانی گرتیا یەقەیەکی وەکی کاگنۆشروانی گرتیا حکمی لەسەرتا یعنی لە گەندەڵکار و لە وڵات فرۆشەکان لا دەدا یەقەیەوان ئەوە محکەم ئەوە دادگای کوردستانە بەڵام دادوەری زۆر بەڕێزیشمان هەنا کە دادوەری بێلایەنن محکەمەک دابندرێ بوانە وەو کاتی کاک لاهور حەقێ پێش هەمووان برێ ئەمن دەچم وەکو وەشی بە بڕگوە وازم شتێکی وایی باس کرد وەکێلیش مادەم داوای چاکسازی کە برێ ئەمن پێشی تو دەچم پەنا ببەنە بەردادگا بەڵێ دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان هێندە لە دۆخێکی باشدایە کە هەردوو لای کێشەکە پەنا بۆ دادگا ببەن نا لە دۆخێکی باشدانە بەڵام دەکرێت داوا بکەن لە محکەمەی تایبەت لە بۆ گەندەڵکاران دروست بکرێت لە خەڵکی بێلایەن ئەمە دادوەری زۆر باشی بێلایەنمانێ بە خۆشتان دەزان مەبەستم ئەوەیە ئەوە ڕاز نییە کە دەرێن لە بۆ چاکسازی نەخێت ئەگە چاکسازی وایە لە شوێنی تر ڕادەستی پێ دەکرد واضح دیارە ئەو مەوزوعە ئەوەشی نەدەویزە تو هێز بتولێنی تو کابرا درێ ئەمن کاکە هەموو دەسەڵاتی خۆم دایتە تو وەچی دکتۆر دەرێ کاکە کابرا لە مەطعەمەی یەکسەر دەرناکرێت تو دەری شت کردووە ئەجو دوایە دەنجی لە تو زیاتر هینایە جەماوەری لە تو زیاترە یعنی ئەوە ناکرێت تو پاڵی پێونی ئەم لە بە هەندێک تۆزەک ڕەئیم جودایە کام لە حیزب دروستکەن کاک بافێڵ یان کاک لاهور کە کاک لاهور جەماوەری یەکێتی تاریخی یەکێتی زیاتر ئەگە بێ سەر قیاسەکان بۆ نمونە بەیانی تاسیسی یەکێتی بینە و محکەمەیان پێ بکات یان پەیرۆ پرۆگرامی ئێستا بینە و محکەمەیان پێ بکات یان ئاخر کۆنگرا بینە و محکەمەیان پێ بکات یان دەبێت تو ئەحتیمال بکەی سەر شتەچوە لەبەرەوەی ڕەنگە کاک بافێڵ حیزبێکی تر دروست بکە ڕاستتر بی ڕایەکی ئەقەلیەتی هەیە یەکێتی بە چارەسەرێکی باش دەبینی بەڵێ دروستکردنی حیزبی نوێ لە دەرەوە یەکێتی بە چارەسەرێکی باش دەبین بۆ ئەم دۆخی کە یەکێتی تێکەوتووە نەوەڵا ئەمێن وەک خۆم ڕەنگە دکتۆر لە بەڕوانگەیەکی ئەوروپی بەڕوانگەیەکی
وەکوێ ساخ تەمەسای هەرێمی کوردستان دەکات ماوەکەم یان لێرە بۆیان لێرەنەوە نازم وڵاکەم لێ نیە بەڵام ئێستا هەرێمی کوردستان تحملی حیزبی نوێ ناکە وەکوێ خەڵک زۆر بێ ئومێد بووە لەو فرا حیزبی ئەوەی بەڕاستیان بەڕای من هەر لە ناو یەکێتی بمێتەوە حتا دەکرێت ئەو جوهودانەی کە هەیە لە بۆ نێوبژی یعنی هەندێک کۆمەڵ چووە هەندێک مامۆستایانی ئاین چوون هەندێک خەڵکیتر چووە دەبابی سەرۆکی هەرێم و سەرۆکی مەجلیس ڕاست ئەگەر ڕاستەقینێ و سوێندیان خواردووە کە مەسلحەتی هەرێمی کوردستانیان دەوێت دەبوابی ئێستا نێوبژیکەر بن نەک تەرەف بن نازانم یعنی ئەوە حەق وایە وابن وە خەڵکی تریش وە مسەقەفینیش یعنی ئەو دەنگانەی ئێستا لێرە ئەوڕۆ بڵاو بووە ڕەنگە ئێوەش موافق بن کە ئێمە هەموو ڕەئیمان لەگەر ئەوەیە ئامۆزایان یەکێن یان هەردوو سەرکردنە ڕێک بکەون باشە وەڵی من وەک خۆم ئەمن ئەوەندە موافقیش نیمە لەگە پارتی دیموکراتی کوردستان چونکە پارتی و یەکێتی زۆر زوڵمیان لەو میلەتێ کرێت بەڵام وەڵای ئەم پێم خۆش نیە لە ناو پارتیش دەرن دوو ئامۆزا بینیان ناخۆشە وەرگەڕێنەیەک و خوێنیان لە بینی بەرژە ینی ئەو شتە شیرن نییە ئەمە حەزمان لێە دەستگۆڕیەکی دەسەڵات هەبی با دیموکراسیانە بۆ ئایندەی یەکێتی جیاواز لەو شخصیەی کە هەتە بۆ یەکێتی و بۆ حیزبەکانی دیکە لە هەرێمی کوردستان دەمەوێت بۆ چوونت خوێندنەوەی تۆ لەبارەی ئایندەی نزیک و دووری یەکێتی بزانم ئەگەر وەکو دواپرسیاری وەرگری سوپاس دەکەم وڵی ئایندەیەکی زۆر خراپ تەمەشا چاوەڕێی یەکێتی دەکا یەکێتی گورزی زۆر گەورەی پێکەوتو هەڵدەستاوە بەڵام ئەو گورزەی ئەو جارە پێی دەکەیوە هیچ گورزەک نییە کە تقریبان ساڕێک دەبی یەکێتی دەرفەتەکی لە بۆ هاتە پێش ئەوش ئەوەیە مەعارەزا فەراغەکی گەورەی بەجێشتیە هیچ حیزبێک نەبوو بەدیلبی یەکێتی وەکو دکتۆریش ناوی لێنا نووزەیەک زۆر ڕاستە نووزەیەک بەرامبەر دەسەڵاتی کوردی هەستاوە نەخێرەک هەبوو نایەک بەرامبەر تورکیا هەبوو نایەک بەرامبەر گەندەڵکارانی کوردستان هەبوو یەکێتی خەریک ڕازبیتەوە ئێستا زۆر خراپ دەکەویتەوە وەکەوتنەکەشی هەر ئەوەندە نیە دەکەوی و دەنجی کەم دەبی نەخێر یعنی لەبەرچی ئەم باسم کرد چ کاک بافێل سەرکەوتوبی چ کاک لاهور سەرکەوت هەر شکست و دۆڕانە لەبەرەوەی سیلسیلەکان دەست پێ دەکات بە گۆڕانکاریەک بەرەو سەلبی بەرەو چێ بەرەوەی دەچی کە تورکیا زۆر زاڵبی یعنی تو دابنێ پاییزێ تورکیا دەستی بە عەمەلیات کرد لە بۆ قەندیل و هەردوو حیزبیش بەشداریان کرد ئەو دیمەنە بینە پێشچاوی خۆت و قەندیل صاف کرا و داعش و تیرۆریستی دنیای هێنرا قەندیل چارەنووسی هەرێمی کوردستان چ دەبی چارەنووسی حرەکەی تەحڕیل هەر چار پارچەی کوردستان چ دەبی یعنی حیزبەکانی کوردستان چ دەکەن ئێران موقفی چ دەبی عێراق موقفی چ دەبی ئەمریکا موقفی چ دەبی هەموو موقفێکی زۆر خراپیان بەرامبەر هەرێمی کوردستان دەبی دەرێن ئێوە ئەو مرتەزەقەیەتان لە بۆ تورکیا کرد خۆشتان لە ناو برد وبوونە هەرەشە لەسەر شەرق لەوسەد وبوونە هەرەشە لەسەر جیهانی یعنی ئەو گۆڕانکاریانە وایە لە پێشە ئەگەر ئەو مەوزوعە بە جوانی چارەسەر نەکرێت بۆیە با داوای بکەین با داوا لە خەڵکی کوردستان بکەین بە یەک مەوقفی نەکەن لە پێناوی مەسلحەتێکی خاص لای لایەکی بگرن بە هەڵەی وەلای دژی لایەکی وەسن نەخێت با برن کاکە ستۆپ دەنە زۆر زۆر مەترسیە ئەم داوا لە برایانی پارتی دیموکراتی کوردستانیش دەکەم بەڕاستی ئەو دەورەی ئێستایان هەیە دەورەی سەلبیە با دەورەی ئیجابی ڕێکیان بێخنەوە و داوا لە مەکتەب سیاسیش دەورەی ئیجابینیان هەندێکیان و ئەو 120 کەسە نازان 125 سەرکردیان هەیە هەر کەسە و چتۆ ماڵی پاڵی دایتەوە یەک دوو دەنگ نەبی کاکە بەدەنگ وەرن بێ کاکە کاک لاهور کاک بافێت ئەو خۆتان تێدەچن و دقیقتر وەکو لە قورئان دەرێ ئین بەغەد ئەحەدوهما فەقاتل یعنی دەبی لایەکیان دیارەوە ئەم زانیتن کە نێوبژی دەچی لایەک ڕەفزی دەکات یعنی بەستۆ با دەوڵەتێکی ئیقلیمی و بە حیزبی تر وازی لە وەکوێ ڕایگشتی ناوێکێتی پێمی هینیە ڕایگشتی جەماوەری پێ نەخێت پێی برێن زۆر زەرەکی گەورە دەکەی و بی بەخۆی بێتەوە لە مەسلحەتی خۆیتی ئەوی شەی ئەو دەیکا ڕێک ئەو دارەی دەبرتەوە کە بەخۆی لەسەریتی ئەوە دوا قسەمان بی لە بۆ هەمومان ئینشاء زۆر زۆر سپاس دەچمەوە لای دکتۆر عەبدوڕەحمان دکتۆر دەمەوێت ئایندەی یەکێتی شرۆڤە بکەین و چۆن سەیری ئایندەی نزیک و دووری یەکێتی دەکەیت پێتان وایە بەو جۆرە دەبێت کە کاک مەسعود عەبدولخالق ئاماژەی پێکردیان دەکرێت شتی دیکەش هەبن کە چاوەڕێی یەکێتی بکەن وڵی ئەوەی کاک نهایەتەن وتی زۆر ڕاستە یعنی ئەو برادەرە کە لە موقعی دەسەڵاتەوە قسە دەکە و پێی وایە سەرکەوتووە وا نامێنێ لە سیاست بە شەو ڕۆژێک لە شت هەر دەگەڕێتەوە
یعنی لە شەو ڕۆژێکدا 100% دەگەڕێتەوە. یعنی لاهور کاک لاهور ئەگەر بێت و 2 هەفتەیە 3 هەفتەیە کە مانگێکیت کە بمینێتەوە باوەڕکە هەموو معادلەکان دەگۆڕن. هێزی ئیقلیمی دێتە ناوێ، حزبی سیاسیکە دروست یعنی ئێستا مەسەلەن ئێستا حالی حاضر پارتی بابنین لە پشتی پاڤێلە قسەی تێدا نییە ئەوە تورکیا، بەڵام دەڕۆژیت کە 6 مانگ نازانم چەندیت کە یعنی ماوەیشت کە 6 مانگیت کە ئەو معادلەی ممکنە بەتەواوی هەڵگەڕێتەوە ببنە دوژمنی سەرسەری یەکتر و کاتە پەنا دەبنە بەریەکە. لە ڕابردوو بینیمان چۆن پارتی دژی گۆڕان بوو دوای پەنای بردو بۆ گۆڕان لە بۆ یەشێتی زەعیفکە. لە سیاست شتێک ناوی مستەقر بێتە سەر، یعنی ئەو برادەرانە دەبی دوور بیر بکەنەوە بێجگە لەوەی ئێمە زەرەرشی گەورەمان کردووە کەوەی سەرتاسەری دنیای خەریکی بنیادنانە، خەریکی پێشکەوتنە، ئێمە مەشغوڵی ناوماڵی خۆمان و فلان و فیساری. زامن پێم وایە یەکێتی ئەوا بڕوا زەرەرێکی هین دەکاتن، یعنی ئەو برادەرانی کە ئێستا پێش وایە پێیان وایە براون وا نامینێتن. بۆ چارەسەریش من پێما بۆ حزبی سیاسی ممکنە حل بێ لە قسەکانی کاک مەسعودیش باش تێدەگەم کامە قەلیە، بەڵام بەعام قسە لەسەرەوە تۆ لەسەر حەقیان نا تۆ دەبی ئەوان کە خەڵک حزبی پێک بێنیان نا قسە لەسەرەوەیە حلێک بدۆزمەوە چارەسەرێک. بەڵام ئەگەر لە کوردستانش حزب پێکنا یان حزبایەتی ناشرینە یان شتێک ناکرێ ئەو مەوزوعە پێویستی بە چارەسەرە. بەڕای من حلە چیت کە با بچن ڕیسیپیەک دانێن لەناو حزبەکەی خۆیان پیاوێکی معقول نەماونە ناو یەکێتی بیکەن بەڕابەر تاکو حلێکی دەدۆزنەوە. یعنی ئەو حزبە خاوەنیست ئەو هەموو شەیدەیە ئەو هەموو ڕابردووەیە ئەو هەموو تێکۆشەرە گەورەیە ناتوانن لە کۆبنەوەیەک دانیش ئەمریکاکەوە لەبەرەوەی یەکێتیتان گەیاندووە بەو ڕۆژەی کە چارە نووسەکەی زۆر خراپە. خانەوادەی ڕابەری کۆچکردو و جەلال تاڵەبانی پێیان وایە کە ئەمە چارەسەرە کە کردویانە و پێیان وایە وەکو بە کاک مەسعودی شمرد ئەوان پێیان وایە ئێستا یەکێتیان و حیزبەکان خۆتەوە سەر ڕێڕەوی ڕاست. خۆ یەکێتی مڵکی ماڵی مامزەلال نییە، مامزەلال بخۆی بەو تعبیرە رازی نییە بنەوە مڵکی ماڵی تۆیە. یەکێتی حزبە خۆ کەمپەنی نییە، یعنی تۆ برێ من کەمپەنی مێوم سەرۆکیمەوە وەکالەتەکەی لە ژیرفانیمنەوە قانون و حزبێکی سیاسیە، ئەو حزبی شەیدانە، حزبی زیندانە سیاسیەکەنە، حزبی ئەوانەی هەزار سارە ماندی بوون و شەو نخونیاوە و حزبەوە بینیوە. حزب موسساتی هەیە، حزب دەستگای لێپرسینەوە و پێڕۆ و فلان و فیساریدا هەیە. دەرگێ ئێستا کە ئەو دوو کەسە لە کۆنگرەیە لە هەر شوێنێک هەڵبژێردرا بوون قەرار بوو یەکێتی بنە پێش کە بۆیان ناچێتە پێش هەر ئەو برادرانە کۆ دەبنەوە بۆ موقەتی برن ئێوە نەتانگەیاندا ئەو شوێنێک کە پێویست بوو فەرمون هەردووکتان ناچۆن کەسێک دانن کە بتوانێت تاکو دەورانە چیتکە کۆنگرێک دەکرێت شتێک دەکرێت ئەوەش ممکنە تەریقەیەکی تکە بیت. وەڵڵا ئەگەر ئەوە نەکرێت یان دەبێتە پێکدادان یان دەبێتە جیابوونەوە گەنا ئەوەش هەمووی خراپە، ئەو ئەگەرانە هەمووی خراپە. یعنی چ دەکەی کاکە یعنی یان بێکەوە دەبی بحەوێنەوە کە دیارە ناحەوێنەوە یانەوە تێ دەبی حزبی سیاسی جیاب بکەنەوە یانەوە هەردووشان دەبی واز بێنن کەسێک دانن موقەت تاکو چارەکی موقەت دەدۆزنەوە. کاک مەسعودیش زۆر ڕاست دەکات، کاک مەسعود بارزانی دەست پارتی مەکتەبی سیاسیان حەقە بێن ئەو کێشە دڵیا خۆش نەبی لەو دیوەوە بن وەڵا یەکێتی تێک دەچێ و ئەمە قازانج دەکەین، یەکێتی تێک بچێ هەموو زەرەر دەکەین. یەکێتی مشکلی بۆ دروست بێ گۆڕانیش زەرەر دەکات، بزوتنەوەی ئیسلامیەکانیش زەرەر دەکەن، پارتیش زەرەر دەکات. ئەوە نابی لە چوارچێوەی هینی حزبی منافەسەی حزبی لێک بدرێتەوە لە چوارچەوەی بەرژەوەندی عامی کوردستان. ئێمە لە باتیەوەی سەرقاڵی بین چۆن لە بەغداد کوسی دێنین ئێستا سەرقاڵی ناوماڵی خۆمان. تایبەت پارتی دیموکراتی کوردستان دەتوانێت بە ئاراستەیەکی باش کێشەکان چارەسەرکاری یاخود لانی کەم ڕۆڵێکی باش لە چارەسەرکردنی کێشەکان ببینێت؟ مشکلەیە نازانێت پیاوان بەشێکن لە چارەسەر یان بەشێکی لە کێشەکە، یعنی بەڕاستی نییە تا ئەو سەعاتە بەشێکن لە کێشەکە، بەڵام ڕەنگە ئەوانش تەوقیعیان نەکرد بێ ئەوای لێبێ. زۆر جارێ شتێ لە دەستی تۆش دەچێتە دەرێ، یعنی مەسەن تۆ زۆر ئاگرشی چکۆڵەت تێکەوە دوای دەبێتە دارستانێک دەسووتێتن. ئەو برادرانە ئەگە پێشان وابی مەسەن یەشێتی کۆنتین بکەن بە ئینگلیزی، یعنی زۆرێک لە احتیوای بکەن لە بۆ ئەوەی ئەو مواقفانەی نەبیتن بەرامبەر بە تورکیا لەبەر ئەوان لەسەر سنووری تورکیان و ئەوان دەبین نەرمتر بن و دانێ خۆ بپارێزن لە شەڕی تورکیا. ئەوە هەموو تێگەیشت خەڵک لێک تێدەگاتن تێدەگەی، بەڵام ڕەنگە ئاگرەکە لەوە بچێتە دەرێ بۆیە مەجبور بن برن بابە ئەوها نابێت دەبی ستۆپێک بکرێ و کاک مەسعود وتی یعنی ڕاوەستن بە هەمومان بێکەوە نەسوتین بە حلێک بدۆزینەوە حل وەسەتێک. من پێشمایە کاک پاڤێل و کاک قوباس زۆر جێ لە کاک مەسعود دەگرن، یعنی ئەگەر بیانێتە سەر مێزی دانیشێنێ برێ ئەوها مەکەن حلێک بدۆزنەوە حلێک بیتن هەمومان بە پێوە نەسوتین چارەسەرێک دەدۆزرێتەوە بۆ مۆزوعی. زۆر باشە دەمەوێت وەکو دوا پرسیار و دوا دەرفەت ئەگەر بۆ چوونی بەڕێزت خوێندنەوەی بەڕێزت بۆ ئایندەی نزیکی یەکێتی بە دیاریکراوی چەند هەفتەی ئایندە تا ئاستێک بە پێی خوێندنەوەی ئەو ڕووداوانەی
لە چەند ڕۆژی ڕابردووە بوون بە جۆرێک لە جۆرەکان یەکلاییکەرەوە دەبێت پێتان وایە ڕووداوەکان بەرەوکوێ دەچن و چۆن بەرەو کۆتایی دەڕوات؟ وڵی کاک ڕۆژگار هینەکان زۆر گەرمن یان کێشەکان کێشەی گەورن وەکو دەریستێک سارڤەری های ینی مەوزوعەکە زۆر جددیە ممکنە لە دەست بچێتە دەرێ ومێت دەکەم وانە بێ ومێت دەکەم پێک دەدانی تێرانەکەوێ کێشەکە گەورە نەبێ ومێت دەکەم یەشێتی هێندەی خەڵکی تێگۆشەر و ڕۆشنبیر و ئازاتێدا بتوانێت احتیوایکەن کۆنتڕۆلیکەن بەیەکەوەیان دانیشێنن حلێک بدۆزنەوە بۆ حلێکی موقتیش بیتن تاکو حلێکی جەزەری دەدۆزنەوە بەلایەکیدا دەکەن ئەگەر نا خراپ دەبێت یعنی معلومەوە بەرەوشێ و دەڕوا دوێنێ چەشان بردوتە سەرماری کاک لاهوری ئەگە دوو کەس دەوێت تەقەیان بکرد باە ئیتر کارە سات دەقۆم. زۆر سوپاس بەڕێز عەبدوڕەحمان مەولود مامۆستای زانکۆ و چاودێری سیاسی سوپاس کە نەداوە لەگەڵمان بوویت هەروەها بەڕێز مەسعود عەبدولخالق شۆڕڤەکاری سیاسی سوپاس بۆ بەڕێزیشت کە لە هەولێرەوە لەگەڵمان بوون. زۆر سوپاس بۆ ئێوەش بینرانی بەڕێز هەر شاد و بەختەوەر بن کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت.